بەڵام ڕۆژگار سەعیدە دانیشتوویتەکەم وەڵایی ئەمەیە چارەسەرێکی ئەم وەزعەم بۆ بکەن، داوا لە خێرخوازانەکەم بەهانامەوە بێن. هەتا ئێستا هەر ئەو ژیانم بووە و ئەوە 6-7 ساڵمی مێردەکەم کۆچی دوایی کردووە، من هەر ئەمە ژیانم بووە. قەت نەمدیوە بە دزدانی پڕۆ و بە خۆشیە و بە نانێ خۆشە و بە شوێنە گەرمەوانێ. لە کات چێشت لێنانوشتا دایم زەحمەتیم بۆ دروست بووە، لە کات خواردنە، لە کات هەموو شتێک پێداویستیەکە، جلوبەرێک لە هەموو شتێکە، لە خواردنە. ئەو کوڕەکەمە ئەو کچەکان مداوای پارەم لێکەن، ئەڵێن دایە جلمام بۆ بکە، ئەڵێم جلی چی جژن هەر جل ناکەم، ئەڵێم بەلای جلا هەر نا باسی مەکەن، حەزم بە جەژنان و شتار نییە. دایکشم کرێکاریەکە هەر فریای خۆیەکەی تا ئێستا و عیلاج و شتمی بۆین کردەوە، تا 2 مانگە وەرم نەکردووە. ئەگە حەبەکە نەخۆم تەماتێکم بۆ قاژ ناکرێ بۆیان، هەتا ئێوارە هەر لەو جێگایەکەوم. تر داواتان لێکین بەهانامانەوە بێن، منیش حەزەکەم مناڵەکانم گەشەکەن، بخۆن، یاریکەن، حەزکەم و کوڕیان نەبێ. هەموو کەس حەزی بەو ژیانی، ئیتر لە پێی تواناتانە، چەند تواناتان هەبوو. من داواتان لێکەم هەموو مانگێ ئەبێ ئەمە پارچانەی تر بایی 100,000 200,000 گرانە حەبەکانم. ئەمەشی کچەکەمە، ئەو هەر دایکم بە خێوی کرۆ، من لە توانامان نییە بە خێوی کەم، هەر لە مناڵێ و لای ئەو بوو. ئیلاجەکانێتی ئیتر حەزی بە شتە خۆم داروایی تر 250 بێی دەمە دەستێ، وەڵێ بەخوا نامێ ناچم شت کەڕم. ئەمە ئیلاجەکانمانە. داواتان لێکین لەم ڕەمەزانە بەهانامانەوە بێن، لەو پایەتان هەر بەرز بێ خوا ئێستا دەتوانامانێ. سای مەقسەد بچمە ئەو بازاڕە ناتوانم بۆ هەر چواریان شت کڕم، ئەبێ ئەم کتیان ئەمەیان جیاکەم وەلای دایکم، یا بۆیان نێنم یا بۆیان نێنم، ناشکرێ ئیترێکە و بەبێی توانە ناتوانم. ئەڵێن دایە بۆ شتمانت بۆ نێنا بەخوا بە هەر بازاڕیان نەبینیوە، لەوتی باوکیان ئەوای لێت و بازاڕیان نەبینیوە. تداوا لە خێرخوازانەکەین بەهانامانەوە بێن، ئەوە حاڵ و وەزعی ئێمەیە. تا ئێستا کەوانترم نییە لەم چەکمە جاشت دانم، یەک شتم نییە وەڵی نەکەوانترم هەیە، نە ئیتر نەم قەسالەم هەیە، نە سەلاجە و ئیتر ئەو شتانە هەمووی پێویستە، جل شۆرینە، قاپ شۆرینە لەبەر مەخسەلە، کەوانتەرە تۆ شتی تیادانەی. ئیتر ئەوانم هیچی نییە، نە فەرشم هەیە، نە جێگاوبانم هەیە، ئەوەش جل و بەرگەکانیانە، هیچ شتێکم نییە. ناتوانم، چونکی من ناتوانم بەچی بیکڕم بۆیان. بەڕاستی ئێمە خانوویەکمان پێویستە، بەڕاستی جوان مناڵێن ناتوانین لە خانوویەکی کرێچیا بژین. هاوڕێکانمان هەمویان خانوو خۆشیانێ، باوکیان هەیە، سارەیان هەیە، جلوبەرگی جوانیان هەیە، ئێمەش لەو نیعمەتەیە بژین کە ئێمەش خانوویەکمان هەبێ، نیعمەتێکی وامان بدرێتێ کە جلێکمان هەبێ، بەخۆشیەوە بچین بۆ مەکتەب، گرفانمان پارێزیابی بچین بۆ مەکتەب، وەک برادەرەکانمان شت بخۆین و شت بکڕین.
بڕاستی ئەو خوشکەکە من خۆشت ناتوانین دەرمانەکانی بۆ وەرگرین ئەوە دایکمانرە خۆشە ناتوانین بە پارێکی گەم ناتوانین خانەیەکی کرێتی بەڕێوەبەری پارەی ئاو پارەی کارەبا ناتوانین داواکاریمان لە خێرخوازانی بەڕێز ئەوەیە کە خانوویەکمان بۆ بکەن و بەها نامانەوە بێن بەڕاستی خانوویەکمان پێویستە خۆتان ماڵەکەمانە بینن کە چۆنە بەڵێ ئێمە ژەمانەیەک مناڵی خەڵک کە پارە لە گیرفانمان نابێ بچین بۆ مەکتەبەکە شتێکی گەنم بکڕینەوە بێخۆین بەڕاستی بە بکسێتی زاروای هەچین بۆ مەکتەب ئەتوانین وەک دەرەکانی ترمان شت بخۆین هەست بە کەمیەکی خۆمان بکەین ئێمەش نەوەڵاتێکی نتوانانێ ئێمەش ئەزانین کە دایکم پێ نییە نامانێ دڵی دایک بێژدێنین چونکە ئەزانین کە ئەو خەفەتی پێخوا ئێمە داوای شتێکی لێ بکەین زۆر جارە براکەم دیاڵە دایکە بارە دایکم پێ نییە بەڕاستی خێرخوازان بەها نامانەوە وەرن قانوویەکمان پێویستەکەمەوە ئێمە بکرێن لەم مانگە ڕەمەزانە پیرۆزێ کاتانەکەن کە خانوویەکمان بۆ بکەن ئینشەڵڵا خۆی گەورە پاداشتان داتەوە وڵای ئەم مناڵانە زۆر مەزلومن بڕای دێ ئەو برازدایم کە ئەبوورێ تەوانێ ئیتر ئاگای لە دنیا نییە ئەو مناڵانەی 3 ڕۆژ نان نەخۆن لەو جێگایە ناتوانێ هەستێت زەبری ئەوە نەبێگەر ئەو دایکەی ئاگایان لێبێ ئەو کچیانی تالەسیمایەتی زۆر زۆر نەخۆشە ئەویانە بێ هەموو مانگە ئەو بۆ خەستەخانە ببرێ خۆی هەموو مانگە ئەبێ بڕۆ بۆ دکتۆر ئیتر نەخانووی هەیە نە معاشێکی وای هەیە نە کەسێکی وا هەیە بڵێ ئەتوانێ سەرپەرشتیان بکە و ژیانیان بۆ تایبەت بکات بڕواکەی ئەگەر خێرخوازان نەبێ و خەڵک ئاوری لێ نەداتەوە هیچ ژیانیشیان نییە نەوەڵی ناتوانێت جار هەبوو بە 3 ئێوارەش خواردن بۆ مناڵانی دروست نەکراوە ناتوانێت لەو جێگایە هەستێ نەخۆشە ئەو کچیانی هەر زۆر بێوەزعە ئەو مناڵانی بە 3 ڕۆژ لەو ژووریان نێنە دەرەوە خوان مناڵێکی بێدەنگن ئیتر زۆر مناڵێ بە قەناعەتن بەس زۆر داماون وەڵی نەک کەسێکی وا هەیە سەرپەرشتیان کە جگە لەم براژنەم زیاتر نەنکیانە بە خێوانەکات ئیتر کەسێکی وانە کە بەسەر ئەم مناڵانەیە بێ و بڕواگەر دایکیان نەبووە لەوانەیە هەر هەمویان ئێستا هیچی لای خۆی نەبووێت خۆی توانای ئەوەی نیە مناڵانە بەخێوکات اینجا ئەو کچیان کە تا لە سیمایەتی هەموو مانگە ئەبێ ببرێ بۆ دکتۆر هەموو مانگە خۆشی دکتۆرەکە پارەی عیلاجەکانی لێ ناسەنێ هیچ مانگێ ئەزانێ وەزعەکەی ڕۆژگار چۆنەکە ئەیبەن ئەڵەیە ڕۆژگارخان زۆر نەخۆشە جار هەیە ئەبوورێتەوە ئەبێتە پەڕۆ لەو عەرزەیە بەخوا بە 4 ڕۆژ ئاگای لەم دنیایەنی ئیتر وەزعی ماڵەکەشی وەڵی نەفەرشی هەیە نەخانووی هەیە ئیتر نەکەوانتەرێکی هەیە نە سەلاجی هەیە نە موچەکەی ئەوەیە بە پێی پێویست بتوانێت ئەم 4 مناڵە بەڕێوە بەرێ مناڵی تەلەبەش ئەیەوێت ئارە وەڵا پێویستی بە هەموو شتێ بوو ئارە وەڵا جێژنان هەبوو مناڵەکانی وەک مناڵی خەڵک نەیتوانیوە ئەگەر یەکی ئاوڕی لەدابێتنەوە دەسێ جلی جوانی بان کردبێ شتێکی بۆ کردبێت کەس بە 200,000 ژیانی ناڕوا بە ڕێوانێ نەوەڵی قەت بڵێمە بۆ سەفرێ چوو بێتن بۆ خۆشیێ چوو بێتن بۆ میوانێت لە هەمووی مەحرومن لە هەموو خۆشیە مەحرومن خۆی گەورە دڵی ئەو کەسانە نەرم کە ڕزقی زۆرە و هاوکاریان کە خوایج داوا لە خێرخوازانەکەم داوا لە هەموو پیاو چاکانەکەم
کە بێن بەهانە ئەم کچەمەوە بۆ خۆی نەخۆشە، مناڵەکەی نەخۆشە، مناڵەکەی هەر لای خۆم بەخێوم کردەوەیان خۆی نەخۆش بوو، توانای نەبوو کە بوو لە دایک. باوکیشانە هەڵی لێ هات، خۆشیانە هاتنەوە لای خۆ من، ئەو 6 ساڵە بچکۆلەکەی 6 مانگ بوو، باوکی کۆچی لای کردووە. ئەتە خۆی نەخۆشە و مناڵەکەی نەخۆشە و وەڵڵاهی ژیانیان نییە، ژیانیان یەک دێنێک نییە لە هەموو لایەکەوە، بێ جێگایی، بێ ڕێگایی، نەخۆشی ئیتر، مەسرەف گرانە کاکە، مەعاش نییە. کاکە خۆم کرێکارم، بەخوا جارێ بەیانە خۆم پارەم داوە پێیان، خۆم ئیشی دەرو دەشتەکەم، کرێکارم، مەعاشم نییە. ئەچیان لێ بکەم، بێ پارە بڕۆن ئەبێت نابێت. بە خاچی مەکتەب جارە بووم کڕێنێتر خێرخوازیش ماوەی ئاوا بێ و بە تایبەتی مامۆستا داوت جلی مەکتەب جارە ویان دابین کردووە، ئەمەیان کەم خێنە تا لاسیمایەتی ئاسنی نییە، خێنی زیاد ناکات، بەس بە عیلاج بەڵە. دایکشیان هەر عینی بەحەب، نەخۆشی نەفسێتی برام، هەموو مانگێ بای 150 160 ئیتر ئەوە بەخوا چوتە 200 هەموو مانگێ. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. زۆر بێوەزن، زۆر جار هەبوو ئەو دایکەیان بوراوەتەوە بە هەفتە نەجوولاوەتەوە، جار هەبوو بوراوەتەوانێ بە دوو کەس گرتویانە بۆیان نەگیراوە، هەر ئەو دایکیان کەوا شکەزای منە. ئیتر زۆر بێوەزن، تێمە زاوا لە خێرخوازانەکەین ئینشەڵڵا هاوکارێکی ئەم ماڵە فەقیرە بکەن، هیچیان نێ لە ماڵا بریسێ، گیانیان بە دایکیانە. ئەرە بەخوا برام زۆر هیلاکن، نە سوکنەیەکی هەیە، نە خانوویەکی هەیە، نە ئەشای ناوماڵی هەیە، ئەشای ناوماڵیشی نییە، هەنێکی بەر کە پیاوەکەی مرد تفرۆشتی دای بە قەرزاریە. ئیتر ئێمە داوایان لێکەین خەڵکی هاوکاریشیان بکات و زۆر مەمنونتانەوێت. منە کوشایەت حاڵێک لە نەحیتەکیە کە لەم دەوروبەرە جیران و هاوسین ئەم ماڵە هەتا بڵێ ماڵێکی مەزلوم و فەقیرن، هەتیون، چوار مناڵی هەتیوی هەیە، کوڕێکیەیە لەگەڵ 4 کیژۆڵەی جوان و ڕوحسووکە، بەڕاستی بێلانەن بێوەزعن، دایکی توش نەخۆشی نەفسیە، کچێکشی تالاسیمای هەیە. بەڕاستی ئەمڕۆ وەزع زۆر قورسە لەسەر ئەوەی ئایا من خۆم ئێستا ساحێب 5 مناڵم ناتوانم بەڕاستی وەکو پێویست خزمەتیان بکەم. ئایا ئەگەر کەسێک بێنی پێشچوی خۆت کەسێک هیچ سەرپەرشکارێکیان نەبێ و دایکێکی نەخۆش مناڵێکی نەخۆش ئەوە خانووی نیشتە جێبوونیان نییە، وەکو ماڵ کومبار و سەلاجە و کە ئەو ژیانی ئاسایی هەموو کەسێکە هەیبێ هیچ شتێکیان ئەم ماڵە لە ژیانان نییە، زۆر وەزعیان خراپە. بتوانن هاوکاریان بکەن لە مانگی ڕەمەزانە پیرۆزە، مانگی بەخشینە، مانگی سەدەقەکردنە، بتوانن هەوڵی خۆتان بدەن، بتوانن هەوڵ بدەن و خوای گەورە پاداشتان داتەوە. خوا نمونەتان زۆر کە.
وڵی هەر بەتانوشتم پیاداونتمە با گەرمیان بێتەوە ئەگەنەوەت نەبێ زۆپەشمان ئەوها لە کۆنە فرۆشت زۆپەیەکم کڕیەوە دوو جلیکانە نەوتیشمان هەیە ئیتر هیچ کەمان نییە ئەوش جێگاوبانەکەمە نۆڵات دوونێ لەگەڵەوە براژ نەماسوم ئەم کوڕم لەگەڵا بوو دەرێ داوای وی ڕکی لە عەترێگرت دیدایە تخوا ئەو عەترم بۆ بکڕەوتم باشە کوڕەکەمەوە ئەوە لە شۆن خۆی دامنا ئەم جار بێم و ئیشەڵڵا بۆ تەکڕم دیدایە دوو شامپۆی دەستدا بێدایەکیان تخوا دوو شامپۆیم بۆڵگرەوتم بەخوا پێم نییە بۆ تکڕم قەتا ئێستا خۆم شتێکی جوانم نەکردووە قەت من حەز دەکەم ئەوان لە پێش خۆم تازە هیچ بەس ئەوانە بێ مناڵن حەزیان بەناو مناڵە جلجوانیان لە بەرابێ خۆم قەی ناخۆم تەمەنێکم ێ بەس ئەوانە مناڵن لە کات گەشەیان ئەمێ ڕێوجی خۆیان دوو خۆشکەریان هەبێت بەس من ئێستا چیان ناتوانم بۆ یەک شۆن لە مانگە ڕەمەزانەیە ئیشەڵڵا داوا لە خێرخوازانەکەم بەپی توانای خۆیان وەزب و شۆن و ماڵی منیان دیوە و شوێنێ بۆ مناڵانە بستنە مووقیفێکی کەوانێ لەم ژیانە کولە مەرگیا دەرچن بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ لە ناحەی تەچێ شارۆچکەی تەچێ و مامۆستایەکی ئاینی دیمەنێکتان بیردەهێنینەوە هیوادارم هەموو لایەکتان لەم دیمەنە لەگەڵمان بن ڕوحتان دەروونتان لەگەڵ ئێمە بێ و ئەم دیمەنە ببیستن ئەو جار خوا پێداوان و گیرفەڕەن پڕان هیممەت و غیرەتی خۆیان بخەنەکار دوای خوێندنەوەی ئەمایەتەی کە خوای گەورە دەفەرمێیە ئەیها الذین آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة خوای باڵەدەست بانگەواز لە باوەڕداران نەکات بەس ئەی باوەڕداران لەو بانگەوازەیە لەم دیمەنە لەگەڵمان بن ئەم دیمەنەی ئێمە لی دانیشتوین و ئەم مەجلیسەی لی دانیشتوون چی مەجلیسێکی پێ دەڵێن و چی ماڵێکی پێ دەڵێن و چیتان بیردەهێنینەوە جا لێرەوە ئێمە وەکو مامۆستایان لە ناحەی تەکێوە بانگەوازێک لە ئێوەی خواپێداوان دەکەین و پێتان دەڵێن بە گوێی دڵ گوێمان لێ بگرن بە دڵێکی پڕ لە خۆشەویستی و ئیمانداریەوە بڕوانن بۆ ئەم دیمەنە کە ئێستا دەیبینن ئەگەر خۆت لێرەبی ئەگەر خۆت هەمان دیمەن تیابژی مووقیفت چۆنە ماڵ هەر نییە پیاو هەر نییە کوڕی گەورە هەر نییە هیچ کەسێک نییە ڕۆژانە درهەمێ دینارێکیان بۆ پەیدا بکە تەنها ئێوەی خێرخوازان پاش فەزڵی خوای گەورە وا باس دەکرێت کە لە مانگی ڕەمەزانە بتوانێن بە هیمەتی ئێوە بە دڵنەرمی ئێوە بە چاکەخوازی و بە خێرخوازی ئێوە لە ڕەمەزانە هیمەتێکی گەورە بکرێ تاوەکو بە بەرەکەتی ڕەمەزان و بە جوڵانی سۆز و بەزەی ئێوە و بەو پارەی کە خوای گەورە بە ئێوەی بەخشیوە ئێوەش بیبەخشن بەم ماڵە تاوەکو سوکنایەکیان بۆ جێبەجێ بکەین لە مانگی ڕەمەزانە کۆتایی بە نەهامەتەکانیان بێنین تا خوای گەورەش کۆتایی بە نەهامەتی هەموو لایەک بەگشتی ئێوەی خێرخواز و دەستکراوە لە خێرا بە تایبەتی وما تنفقوا من خير فلأنفسكم وما تنفقون إلا ابتغاء وجه الله وما تنفقوا من خير يوفى إليكم وأنتم لا تظلمون ئەوەی ئێوە دەیبەخشن لە دارایی و چاکە ئەوە قازانجەکەی بۆ خۆتانە ئێوە هیچ نابەخشن مەگەر بۆ ڕەزامەندی خوا نەبێ و